دەچینە لای یەکەم پرس و باس و تەوەری ئەمڕۆمان گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەلاح بوشی ئەندامی دەوڵەتی یاسا لە بەغداوە لەگەڵمانە گفتوگۆی لەگەڵ دەکەین. بەڕێز دکتۆر سەلاح ئەم کاتت باش سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. وەکو دەزانین لە کۆبوونەوەی ڕابردووی چوارچێوەی هەمانگیدا کاندیدی سەرۆکوەزیران یەکلان نەکرایەوە و بڕیار وایە سبەینێ چوارچێوەی هەمانگی دانیشتنی خۆیان بکەن لەسەر ئەو پرس و باس و بابەتە. ناکۆچیەکان لەسەر چین و پێ دوایە سبەینێ لەسەر کێ ڕێگەکەون کە ببێ بە کاندیدی سەرۆکوەزیران. مساء الخير عليكم وشكرا لإتاحة الفرصة. بصراحة اليوم لطار التنسيق لراستي دا چوارچێوەی هەماهەنگی لە قۆناغێکدا تێدەپەڕێت کە توانین بڵێن قۆناغێکی زۆر هەستیارە لە بەڕێوەبردننی دۆسیەی پێکهێنانی حکوومەت و دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران. ئەمە شتێکی ئاساییە کە چوارچێوەی هەمانگی هەوڵی بۆ دەدات و دەیەوێت بڕیارێک بدات کە هاوسەنگی ئەو توانایە بێت کە چوارچێوەی هەمانگی هەیەی کە پێگەیەکی سیاسی بەهێزی هەیە لەبەرەوە پەلەنەکردن شتێکی ئاساییە بۆ ئەوەی کە بەرپرسیارەتێکی باشیان لە پرسیارەتێکی زۆریان لەسرە چوارچێوەی هەمانگی بۆ دیاریکردنی کەسێک. بەڵێ بێگومان وەکو بەڕێز ئاماژەت پێکرد ڕەنگە سەختترین دۆخی عێراق بێ و سەرۆکوەزیرانی ئایندە سەختترینێکی لەسەرشان بێ بە تایبەت کە عێراق لە دۆخێکی ئابووری پڕ لە تەنگەژە دۆخێکی ئەمنی پڕ لە تەنگەژەدایە بۆیە پەلەنەکردن تێیدا گرنگە بەڵام وادە دەستوریەکەشی لە ڕۆژی دووشەممەدا کۆتایی پێدێت. پێ دوایە ینی لە وادەی دەستوریدا کاندیدەکە دەست نیشان دەکرێت. چێوەی هەماهەنگی لە ڕاستیدا ئەو شتێککە هاوبەشە لە نێوان لایەنەکانیان زۆر جەخت لەوە دەکەنەوە کە دەیانەوێت ئەو کەسەی کە ڕادەپرسرێت بۆ ئەوەی کە بێ بە سەرۆکوەزیران کاندیدی سەرۆکوەزیران بێت لە کاتی خۆیان بێت بۆ ئەوەی کە بۆشاییەکی سیاسی و یاخود لە دەستور لانەدات و بۆشاییەک دروست نەبێت. چوارچێوەی هەمانگی دەیەوێت لە ماوەی دەستوری دیاریکراودا ئەم شتە ڕووبدات ئەوەی کە لێسا ڕوودەدات تەنها بۆ ئەوە نییە کە بڵێ کەسێک بێت ناوێکی دیاریکرااو بێت بەڵکو لەسەر پرسی کابینەی وەزارەت و ئەم کابینە نوێی حکوومەتە و لێک تێگەشتن هەبێت لە نێوان لایەنەکانە لەسەر ئاستی سیادی و باڵا و هەروەها بڕیارێکی جێبەجێکار هەبێت کە بتوانێت بەرگەی ئەم ڕەوشە ئەمنیە و ئەم ڕەوشی ناوچەکە و ڕەوشی ناوچەکان و دەوڵەتەکان و هەرێمیەکان و هەروەها چەند پرسێکی ناوخۆیش دۆسیەی ئابووری و ئەمنی دەبێت ئێمە بتوانین سەرۆکایەتی وەزیرانێک پێک بهێنین کە بتوانێت ئەم خزمەتانە بکات بە هاوڵاتیانی عێراق. باشە بەڕێز دکتۆر سەلاح زیاترین گفتوگۆکان لەسەر کێن ینی زیاترین چاوەکان لەسەر کێن حەزەکەم لە زاری بەڕێستانەوە بیزانین ئەو کەسانی کە کاندیدی بەهێزن ناویان دێت لە میدیاکاندا ناویان دێت کێن و بە بڕوای تۆ کێن یەکلا دەبێتەوە. دەبێت ئاماژە بە ئەوە بکەین کە قسەیەکی لە پرساوانە بکرێت لە لایەن بڵاوکراوەکانی چوارچێوەی هەماهەنگیەوە و پێویستە لەلایەن ئەوانەوە قسە بکرێت. بڕیاری ڕسمی ڕوون هەیە کە پێویستە زۆرینەی هاوپەیمانەکە تاوەکو ئێستا بڕیارێک
نەدراوە کە بڵیت ڕاستەوخۆ بۆ کەسێک هەبێت بەڵێ قسە هەیە باسی چەند ناوێک دەکرێت لە چەند پێگەیشی ئەلکترۆنی و لە میدیاکان و لە ئەعلامدا بەڵام تاوەکو ئێستا چوارچێوەی هەماهەنگی نازانین کە ئەم ناوانە لە خۆ دەگرێت و ئەم ناوانە دیاری دەکرێت لەبەرەوەی کە مەودایەکی دەستوری و یاسایی هەیە و دەبێت مەودایەکە بێت بۆ لێک تێگەشتن تاوەکو لێک تێگەشتێکی زۆر باش هەبێت لە نێوان لایەنەکانی چوارچێوەی هەمانگیە دواکەوتن هەبووە بەڵام ئەم دواکەوتنە بەوە نییە کە بڵێ چوارچێوەی هەمانگی ناتوانێت کەسێک دیاری بکات بەڵکو دەتوانێت بەڵام ئەوەیە کە کارەکە کارێکی هەستیارە کارێکی پێویستی بە وردبینی هەیە و ئەوەی کە باز دەکرێت لەلایەن لایەنەکە ئەم دواخستانە بۆ ئەوەیە کە بگەنە بڕیارێکی گشتگیر لەلایەن چوارچێوەی هەمانگیەوە. باشە دکتۆر سڵاوەکو دەزانین عێراق زۆر جار لەم پرسە سیاسیانەدا ینی مفاجعاتیدا ڕوودەدا پێ دوایە دوجار عێراق لەسەر و ناوانی کە لە نێو میدیاکاندا دەبیستنە یەکلا دەبێتەوە یان پەنا دەبرێتە بەر کاندیدێکی سازان لە دەرەوە ئێو ناوانەی کە ئێمە بیستومانە. ئاستی بڕواپێکردن و ئاستی بڕوای ئەوەی کە ئەندامانی و سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی ئەوەیە کە ئێمە بڕیارێکی گرنگ بن و نەک تەنها بۆ ئەوەی کە کەسێک دیاری بکرێت بە شێوەیەکی گشتی وەکو لەو ناوانی کە پێشنیار کراوە بەڵکو دەبێت کەسێک بێت کە بتوانێت سەقامگیری سیاسی بێنێتە کایەوە و هەروە بتوانێت یەکڕێزی چوارچێوەی هەماهەنگی بپارێزێت و هەروەها هاوسەنگی لێک تێگەشتنە سیاسەکان بێت لەسەر ئاشتی نیشتیمانی ئەمە شتێکە کە چوارچێوەی هەماهەنگی پێویستە جێبەجێ بکات و کەسێک دیاری بکات بۆ ئەمە لەبەرەوە ئاسایی ئەگەر مفاجەیەکی سیاسی ڕووبات شتێکی دوور نییە ئەوە نییە بڵێ نیەتی چوارچێوەی هەماهەنگی بێت کە مفاجەیەک بێنێتە کایە بەبێ ئەوەی کە هیچ دەرەنجامێکی هەبێت بەڵکو ئەگەر مفاجەیە شتێکی شابێت لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە بۆ ئەوەیە کە بەو لە ئاستی ئەو پێوەرانە بێت کە چوارچێوەی هەماهەنگی دیاری کردووە بۆ ئەوەی کە بتوانێت بە باشترین شێوە کارەکان بکات. باشە بەڕێز دکتۆر سەڵا بە بڕوای تۆ سبێنێ لە کۆبوونەوەی چوارچێوەی مانگیدا ئەم پرسەیەک لا دەکرێتەوە چ بە کاندیدی سازان بێ تەوافقی بێت لەسەری یان یەکێک لەو بەربژێرانەی کە دەبینین لە هەندێک لە لایەنەکانەوە نزیکن. سبەینێ مەودایەک دەبێت بۆ گفتوگۆ لە نێوان لە ئەندامانی لایەنانی چوارچێوەی هەماهەنگی بۆەوەی کە کەسێک دیاری بکرێت بۆ ئەم پۆستە ئێمە دوو لایەنی زۆر گرنگمان لەبەردەستە پێویستە ئەم هەنگاوانە بە گرنگ بزانین و دەبێت بە ڕای زۆرینە بتوانین کەسێک هەڵبژێرین و بتوانین یاخودەوەتە ئەو ئالێتەش بگۆڕێ یاخودە ئالێتەکە دیاری بکرێت کە کارەکەی پێکرێت لەبەرەوە ئەمە دوو کاری گرنگە بۆ چوارچێوەی هەماهەنگی لەوانەیە بگەڕێتەوە بۆ بڕیارێکی سەرکردایەتی لە چوارچێوەی هەماهەنگی و ئەمە شتێکی گرنگە کە بتوانێت هێزی سیاسی بەرپرسیارەکان بتوانن کەسێک دیاری بکەن و ئەم بڕیاری سەرکردایەتی چوارچێوەی هەماهەنگی بێت تاوەکو نەگەینە دەستەی گشتی چوارچێوەی هەماهەنگی چکە ئەوە لەوانەیە تۆزێر سەختی بێنێتە کایە و کاتی زیاتر بێت سبەینێ شێوازەکە دیاری ئەکرێت و لە کۆبوونەوەی دوای ئەوە لەوانەیە چوارچێوەی هەماهەنگی کەسێک دیاری بکات بۆ کاندیدی سەرۆکوەزیران. باشە زۆر باز لە بەڕێز باسم بەدری دەکرێت و باز لەوەش دەکرێت لە کۆبوونەوەی پێشووی چوارچێوەی مانگیدا لە کۆی 12 دەنگ حەودەنگی بەدەست هێناوە پێ دوایە بە بڕوای تۆ کاندید دەکرێت بۆ سەرۆکوەزیرانی ئایندە؟ دەزانم کەمێک قورسە وەڵامی ئەمە بدەیتەوە بەڵام حەز دەکەم ڕوویای تۆ بزانم.
أبدا ليس نا ئەوە نییە بڵێ ئێمە تەنها یەک ڕامان هەبێت ئێمە ئەوە نییە بڵێ تەنها پابست بین بەڕای خۆمانەوە ئێمە دەمانەوێت کە لە پرۆژەیەکی سیاسی بەشدارین ئێمە وەکو هاوپەیمانی دەوڵەتی یاسا کار ئەەکەین بۆ ئەوەی کە لە بەسەر ئاستێکی یەکگرتوو توانین کاری باش بکەین و هەمیشە باسی ئەم شتانە دەکەین و من خۆشم ئەم شتانە دەڵێم کە بەڕێڕەوێکی ڕسمیدا ئەم شتانە بڕوات چەند ناوێک هەیە تەنها بەدری نییە چەند ناوێکی تریش هەیە 6 ناو هەیە و چوارچێوەی هەمانگی وەکو بەڕسمی کەسێکی دیاری نەکردووە لە ناو گفتوگۆکاندا ئەگەر بەدری بێریان کەسێکی کە بێت لەبەر ئەوە ناتوانین بڵێم کە کەسێک هەیە ئێمە ینی ململانێ کە لەسەر یان بڵین دانوستانەکان لەسەر کەسێک نییە یاخود ژمارەکە نییە بڵێ کەسێک بێت لێرە یان کەسێک لەوێ یان 6 کەس ناوی هەبێت ئێمە پەلە لەم شتیان ناکەین چوارچێوەی هەمانگی پەلەیتیان ناکات بە هیچ شێوەیەک لەبەر ئەوەی کە مێزی گفتوگۆ هەیە و ئەوەش کە لەلایەن ئەو ڕاگەیەنراوانش کە لە چوارچێوەی هەمانگیەوە دەرەچێت شتێکە بەسەر هاوپەیمانی دەوڵەتی یاسادا سەپێنراوە و بەسەر هەمویان ڕازی بوون و ئەمە بڕیارێکی یەکلاکرەوێت کە چوارچێوەی هەمانگی دەوێت بیات تاوەکو ئێستا ناوەکان جێگیر نین ناتوانم بڵێم هیچ ناوێک بە جێگیری ماوەتەوە لە کاتی گفتوگۆکانی چوارچێوەی هەمانگیدا باشە بەڕێز دکتۆر سەڵات ینی شتێکت باس کرد حەز دەکەم لە دەمی بەڕێستەوە بیزانین بۆ ئێمە گرنگە وتت 6 کەس بربژێرن لەو 6 کەسە دەستنیشان دەکرێت و ئەوەی کە لای ئێمە ڕوونە ناوی دوو کەسیانیانی زۆر بە شایعتر دێت بەڕێز باسم بەدری حەسەن عەوادی ینی کەی ترن ئەو 6 کەسە حەزەکەم بیزانم لە زاری بەڕێستەوە ئەو 6 کەسە کێن بە دیاریکراوی ڕازگۆ بم لەگەڵ تا ئەو ناوانەی کە باز دەکرێت لە میدیای سیاسیدا و لە میدیاکاندا ئەمە کۆمەڵێ ناون کە لیژنەی تایبەت هەیە کە سیڤەکان وەرەگرێت و ناوی کەسەکان وەرەگرێت تەنها بەبوونی ناوەکە مەرج نییە بۆ چوارچێوەی هەمانگی ئەم کەسە دیاری بکات بەڵکو دەبێت پێوەرەکانی چوارچێوەی هەمانگی جێبەجێ بکرێت لەبەرەوە من ئەڵێم کە زووە باس لە ناوی ئەم و ئەو بکرێت لەبەرەوەی چوارچێوەی هەمانگی دەیەوێت کەسێک کاندید بکرێت کەسێک دیاری بکرێت کە بتوانێت ئاستی ئەو بەرپرسیارەتیا بێت کە چوارچێوەی هەمانگی هەیەوێت لەبەرەوە ئەکرێت ناوێک بێت لە کۆمەڵێک ناودا باشە بەڕێز دکتۆر سەڵا ئەکرێ ئێستا بڵێین بە شێوازێکی فەرمی بەڵام نیمچە ڕانەگەێنرا و هەرێک لە بەڕێزان نۆری مالیکی و محەممەد شیا سوودانی لە دەرەوەی کێبڕکێکەن هیچ بڵاوکراوەیشی ڕسمی نەبووە لە چوارچێوەی هەمانگی تاوەکو ئێستا کە بەڕێز نووری مالیکی و بەڕێز محەممەد شیا سوودانی کشابێتەوە گفتوگۆکان بەردەوامە لەلایەن چوارچێوەی هەمانگی هێزەکان دابش بوون بەسەر ئەم دوولایەنەدا ئەمە بیرهێنانەوەیە کە بۆ هەردوولا کە بڕیاری زۆرینە لە لای بەڕێز نووری مالیکیە کە لە بڕیاری یەکەم دانیشتنەوە هەبووە و تاوەکو ئێستا هیچ بڕیارێکی بە کۆدەنگێکی زۆر بەو ڕادەیە نەبووە بۆ کشانەوەی کاندید بوونی بەڕێز نووری مالیکی و وەکو چوارچێوەی هەمانگیش هیچ بڕیارێکی ڕسمی نەدراوە هیچ بڕیارێک ڕانەگەێنراوە لەبەرەوە تاوەکو ئێستا دەڵێم لە نێوان نووری مالیکی و محەممەد شیا سوودانیدا بەڵام تاوەکو ئێستا گفتوگۆکان لە نێوان ئەم دوولایەنە ئەم دووبەرەیەدا لە ناو چوارچێوەی هەمانگیدا و لەوانەیە بەڕێز نووری مالیکی ئەم پۆستی خۆی بات بە کەسێکیکە ئەگەر لە داهاتوو بگەنە ڕێکەوتنێکی هاوشێوە و ئێمە وەکو دەوڵەتی یاسا ڕێز لەم بڕیارانە دەگرین هەر بڕیارێکیش بدرێت کە بە زۆری نەبێت لە ناو چوارچێوەی هەمانگیدا بەڕێز دکتۆر سەڵا ئەم پرسێکی تەواو عێراقیە یان لەژێر دەستوەردان و کار ینی لەژێر دەستوەردانی
وڵاتانی دیکەدایە بە تایبەت ئەمریکا و ئێران باز دەکرێت. ئێمە ڕێز لە گرنگی پێدانی لایەنانەکانی دەرەوە دەگرین و بە تەواوەتیش ینی بە گرنگجیەوە دەڕوانینە ئەم شتە ئەوەی کە ئەوان دەیکەن لە ڕووی گرنگی پێدانەوەی نەک دەستێوەردان ئێمە لە ڕووی دەستوری و مۆراڵی کارکردنەوە ڕێگە نادەین کە هیچ کەسێک دەستێوەردان بکات جا ئەم شتە لەلایەن ینی وڵاتانی هەرێمیەوە بێت ئەمریکا بێت ئێران بێت بەڵام هاوبەشیەکان کە لە نێوانماندایە ڕاوێژی سیاسی ئامۆژگاری سیاسی شتێکە و لەبەرەوەی کە ئەو دەسەڵاتی کە ئەو کەسێکە دەسەڵات دەگرێتە دەست مامەڵە دەکات لەسەر ئاستی ناوخۆ نێودەوڵەتی لەگە وڵاتانی تر بۆیە دەکرێت ڕەچاوی قسەکانیان بکرێت بەڵام ئێمە ینی گرنگی ئێمە پێزانینمان هەیە بۆ ئەو گرنگی پێدانانی ئەوان بەڵکو بەڵام نایڵین بە هیچ شێوەیەک دەستێوەردانێک هەبێت بە تەواوەتی دەستێوەردانەکە ڕەت دەکەینەوە بەڵام ڕێز لە گرنگی پێدانەکانیان دەدەین و ئێمە دەمانەوێت کە بڕیارێکی یەکگرتوویمان هەبێت کە دەستکەوتەکانی ناوخۆی و دەرەکیشمان بۆ بەدەستبێنێت وەکو وڵات. زۆر باشە دکتۆر بە فرسەتی دەزانم مۆزوعێکی ترکە ئێستا زۆر گەرمە لەسەر ئاسی عێراق پرۆژه یاسایی سەربازی زۆرە ملێ ناویان ناوە پرۆژه یاسای خزمەتی ئاڵا لە نێوکەوانەیەکدا ئایا عێراق پێویستی بە سەربازی زۆرە ملێ هەیە ئایا ئەمە کێشەی کەمی سەربازمان هەیە؟ لە ڕاستیدا لە ئێستادا پێویستی و خواستی سەربازی و ئەمنی بەپێی لەگەڵ پەرەپێشچوونی تەکنەلۆژیا پێویست بە کەلوپەلی هونەری زۆر زۆر هەیە زیاتر وەک لە توانای مرۆیی لەوانەیە ئەمە خواستێک بێت پێویستیەک بێت لە لای چەند دامەزراوەیەکەوە بەڵام هەڵەکە ئەوەیە لەم کاتەدایە کاتەکەی زۆر هەڵەدا و دەبێت بۆ منە ئەبێ ئەمە لە ساڵی 2005 2006 تا 2010 پێویستمان بەمە هەبوو دەکرا ئەو کاتە پێشکەشی بکەن و ئێسش ڕەوشی دارایی زۆر باشنی ئەم بڕیارە دەبێت خوێندنەوەی بۆ بکرێت بڕیاری سیاسیە بێت خوێندنەوەی بۆ بکات پێشەوەی کە بخرێتە ناو دەسەڵاتی تەشریعیە و دەنگی لەسەر بدرێت ئەم پرۆژێکی استراتیژیە پێویستە هەماهەنگی سیاسی هەبێت و لە دوای ئەوە بچێتە لای دەسەڵاتی تەشریعی و بڕیاری لەسەر بدرێت بەڕای ئێمە وەکو هاوپەیمانی دەوڵەتی یاسا بەڕێز نووری مالیکی لە دوانی داوە و توێتی کە ئەم بیرۆکەیە بەسەر چووە بیرۆکەکە گرنگە بەڵام پێشنیارەکە لەم کاتەدا گونجاو نییە و وا باشتر بوو کە کەسێکی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران یاخود دەسەڵاتی تەشریعی بڵێت بۆ منە خواست پرۆژەکە بکرێت بە خزمەت گوزاری یاخود خزمەتی زانست نەک خزمەتی ئاڵا. سپاس دەکەم دواپرسیارم بەڕێز دکتۆر سەلاح بەڵێ دواپرسیارم لەبارەی هێرشە درۆنیانەیە کە لە عێراقەوە دەکرێتە سەر هەرێمی کوردستان حەزەکەم بۆ چونتان بزانم ینی بەچ بیانویەک هێرشە گرێتە سەر خەڵکی مەدەنی حەزەکەم ڕایەوە بزانم لەسەر ئەو هێرشانە. ڕاستگۆیانە قسە بکەم ئەمە بابەتێکی ئەمنی استراتیژیە لایەنی سیاسی هەیە کە تێوەگراون و بەرپرسیارن لەم بابەتانە لە ڕووی سیاسی و ئێمە باسی ئەم شتە دەکەین لەبەرەوەی کە ئێستا فشارێکی هەرێمی هەیە و جەنگێک هەیە لە نێوان ئەمریکا و لایەنی ئێراندا هەست دەکەم کە ئەم ڕەوشە وای کردووە نامەوێت لە دوانێکی سیاسی هەبێت وەکو چۆن بڵێ بۆ ئەوەی کە ئێمە نامانەوێت کاغەزەکان تێکەڵ بکرێت لەگەڵ ئەو لایەنانەی کە هەوڵ دەدەن کە سەقامگیری ئەمنی زیان پێبگەێنن و نەمێنێت تاوەکو یاخود پەیوەندی نێوان پێکاتەکانی عێراق تێک بدرێت
ئەمە شتێکە کە بە تەواوەتی ڕەتکراوەتەوە و نامانێ بەیشێک نێوان پێکاتەکانی گەلی عێراق تێک بچێت. بەڕێز دکتۆر سەلاح بوشی ئەندامی دەوڵەتی یاسا سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، سپاس بۆی کە کارت پێبەخشین لە بەرنامەی پرسیڕۆژ بەشداری بکەی لەگەڵمان.